چونکە عەرەبا حیلال مەکرد گەهنە سەریحتر بینمە ئەس بیمە شەشەم و ئەش بینی یەکەم و ژاژوەکی بێژ پڕۆتینێکی گەلە زۆرێ تێدا و بەشەر پەیت کەتن و یەکێلەکەینێ خەبات ئێرە گوتە مەراسیمەکە هوا هەی و تەلەبەینە و بۆ پیچاک بۆ ڕاضە و بۆ قالبە و ئەو شتانەیە باش بیمەش گودا بەشداریە بکەین و هەرکی ئەمنەوە هەموو جیاشدایەت هەی وەکی دزانن و بۆ هەم بۆ پیچاک مەکتەبێ دویر بین و ناو ئەمتیحانەدا و مێشکە مروی ماندیە مەگودا پیچاک مێشکە مەیسراحەت کات هەم بەشدار بین و گەلە برێت بەڕێسمە دیتن و چالاکێکە خۆش بی بۆ قالب و یا باش بی چونکە عەرەبا حیلال مەکرد گەهنە سەریحتر بینمە ئەس بیمە شەشەم و ئەش بینی یەکەم و ئیزۆ مادەمە سەریحتر من بۆ حیلال مەکریە حیلال مەکرد پێشی شتۆکەکە هۆرنای لێ دەتن کۆ غاردەین ئاو پێشمە چۆن زیتر بە هەندی حیلال مەکرد مافێ مەخوارد داواکانی لەوانی بەرپرسیار مافێمە بگەڕینەوە وڵا زۆر پێویستە ڕێژەیەکی زۆر بۆ هەم بۆ قالبیە باشە و هەم تەندروستیە و هەم بۆ وەرزشوانیا و هەم دێ چێژێکیش لێ بینەوەکی چێژ وەرگرتن نەک ناوڵە یەکەمین جارە بەشداری بکەن چونکە گەلە نەهاتینە لە وڵاوانەوە و دویر بینە و شتانە هەرکی پیچە گەشت ژاژی باینەوەن پیچێک نە زۆرە خۆشە تاثیر سە هەبیل سە قووەتە هەنگو بۆ گاردانێ طبعا ژاژوەکی بێژ پڕۆتینێکی گەلە زۆرێ تێدا و بەشەر پەیت کەتن و خاڵێت لاواز ناهێلیتن ژاژی بێڕکابەرە برا خاڵێت لاواز صاف کردن برا مشکلەکە دیوای دێ ئەوێت هاتە ئەگە ئەو جگارکێشە نەبوون بڵاو یەکەم عایدیمە بیست بعد جماعە جگارکێشە جگارکێشن ئەرێ وەڵات جگارکێشانە خراپە بۆ وەرزشوانی یعنی تاثیر هەبیل سە سینگێن بۆ گاردانێ زانیت یان مەسەلا جگارە سینگێ بەشەر قەپات کات ئەوێ جگارکێش نەشێنگە لە غاردان دەنگە نەفەس بن جابە هەندێ وەکی بێژ بم ئۆپەراسیۆن پێشن هەکە جگارانە کێشە دێشەی مەسافەکی زۆر بێ منەت بچ سەریح بچ و ئەو شتانە زیاتر آه هەر بژێ